شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر كان مريضا Oh my Lord, my sins are like the highest mountain. My good deeds are very few, they're like a small pebble. ساڵتان لێبێت ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی ڕەمەزانە ڕەمەزانی پیرۆزە بەر لە هەموو شتێک مانی ڕەمەزانتان پیرۆز بێت بەڵام لەم بەرنامەیە پرسین ئاخۆ ئینسانەکانی ئەم وڵاتی ئێمە کاتێک کە خواردن لە خۆیان حرامەکەن یاخود تاوانەکان لە خۆیان دوورەکەنەوە وەک درۆکردن وەک بوختانکردن وەک فێڵ تا چەندێک هەست دەکەن لە دوای مان ڕەمەزانیشەوە بەم سیفەتانەوە ئەمێنەوە کە دوورن لە بوختان و درۆکردن یاخود ئایا ئێمە ئەپرسین لە مانی ڕەمەزانە تا چەندێک تۆ یەقینی لەوەی کە لە درۆ و بوختانکردن و فێڵبازی دوورکەوتیتەوە ئەمە پرسیاری یەکەمان. پرسیاری دووەمان لەسەر ئەوەیە ئایا ئەو گرانی کە لەناو بازاڕە ئێستا هەیە و بۆتە پرسیارێک لای خەڵک و ویسعاجکردنی گیرفانی خەڵک ئایا بە بۆنی مانی ڕەمەزانەوەیە یاخود ئەوە خەڵک خۆی تاوانبارە لەوەی کە بەلێشەوە چێتە ناو بازار بۆ هێشتەکانی ئەوە گران کردووە. دوو ڕای جیاوازەیە لەم بەرنامەیە کاسبکارەکانیش لەگەڵ هاوڵاتیانە لەگەڵمان نابن. ڕەمەزانتان پیرۆز. پیرۆزبایی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانانی سەرەرز بە تایبەتی کوردستانی خۆمان داوا ئەکەین خوای گەورە ئەم مانگە ڕەمەزانە بە کەیف و خۆشی و سراحەت و دڵ ئارامی بگێڕێتەوە بۆ هەموو کوردستان و پشت بە خوای گەورە ئاگادار و چاودێری هەموو لایەکمان دێ. دین ئیسلامەڵێت تۆ لە زەمکردن و با بڵین فێڵ بوختیان و ئەوانەیش بوختیان نەکەی تر نوێژ تاعاتی خۆت بکەیت و تر نابێ بوختیان بکەی. کە دوای ڕەمەزان ئایا ئینسان بۆچی دوای ڕەمەزانەوە ئەم شتە لە خۆی حرام ناکاتەوە لە دوای ڕەمەزانەوە دەست پێکاتەوە بە بوختان و بە کۆمەڵە شتی والله هەیەوتر ئەکەوتە سەر ئەو شخصە خۆی چکە تۆ هین تاعادی نوێژ خۆکەت بە لەسەر ئەو نەلا بچی لەسەر ئەو بوختیان و شتەوەیە هەربێت تاعاتی خۆت بکەیت و نوێژی خۆت لە دوای ڕەمەزانش بەردەوام بی نوێژ و هینی خۆت بکەیت ئەبێ بوختیان شتە نەکەی. شەرت نییە نا شەرت نییە چۆن تۆ چۆن ڕۆژانی تر چۆنی ڕەمەزانیش هەروە ڕەمەزان چۆنی ڕۆژانی ترش هەروە ئەبی مثلا ئێستا من کوڕی خۆم بەعزی جار پێڵم کە ڕۆژوو بگرەوە ئەڵە لە سعودیە ئینسانی خراپ هەیە کە تۆ سەیری ئینسانەکە بکەی هیچ بە هیچ ناکەی بەڵام سەیری خوا بکەی چاوت لە چاوی خوا بێ ئەو کاتە ئیشی باشەکەی. ئەو پرسیارەی جەنابەت بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگە هەمیشە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا هەموو ناو قورئان بگەڕێ قەت ڕۆژێ لە ڕۆژان یعنی لە کەلیمەیەک نابینی لە قورئانە داوا کرابێ لە مسلمان ئیلا بێ عەمەلی لەگەڵا بێ هەمیشە و کا داوا ئەوە کە ئیمانێنی کە شایەتمانێنی کە نوێژەکەی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر يعني دائما أو نيجا إلا أبي والك غيبت نكي بهتان نكي فاسد نبي اشتغال نفروشي أبي أقال لا خدمة كسكارو تلاوسي ودوست وأحبابي خود بيه يعني قد روج إلى روجان قد روج إلى روجان تو نايبيني أم قرآن لا أول كلمة تاكو آخر كلمة إلا اشتي كتابي عمل اللي قال النبي. نا شرنية ولا رمضان بس ونيا دور كويته ولا وشتانا لا درو لا في الله بختان لا هموش تيجي تروك خوابينا خوش به نا شرنية لرمضان بردوام بيد مو كاتي أنا لبير بيت بمكاتي خال لبير بكا دڵی کەس نەڕەنجێنی بوختان نەکەی درۆ نەکەیت. خەڵکێک مەسەڵ ئەڵێ کە بە ڕۆژووە بم بۆی خاڵ لە خاڵەکانی ڕۆژەکەم کەم نەبێتەوە بوختان ناکەم بەڵام دوای ڕەمەزان دەست پێکاتەوە. من ئەوە بە منافقی ئازانم لای خوای گەورە بە منافق ناسرێت ئەبێ بەردەوام بێ لەو چاکی. بەڵێ بێگومان. ڕەمەزان واتە چۆن بڵێن دوورکەوتنەوە لە هەموو شتێ وازێنان لە هەموو خراپەکاریەک بەڵام لەگەڵ ڕێزما بۆ هەنێ لە دوکانارەکان سەعرەخانە سەر شتەکانیان بەڵام هەمووشی درۆیە شتێک هەمووی وەکو خۆیەتی واتە گران نابێت بەڵام ئەوان لە ڕەمەزانە و کارەکەن ئەچی دەبێوابی بەڵام هەمووی وان نییە بەڵام وەکو خۆشم شخصی خۆم ناتوانم ئەوە بکەم بەڵام هەوڵێم دوورکەمەوە
والله ئەوەش کارێکی باش نییە بەڵام لای خوای گەورە ئەو کارەی ئەو مووقیفەی زۆر جوانەکە تەوبەکە کە کارێکی وانەکە ومێدمان وایە ئینسان با ناومێد نەبێت بەڵام بەڕاستی دینیش ئیسلامیش ئەوەیە بێ کە کاتێک داوا لە ئینسانەکانەکە کە بە ڕۆژوو بن ئەبێ ئیستیقامەیان نەبێ لەسەر ئەو وعد و پەیمان و بەڵێنانەی کە بە خوای گەورەیان ناوە ئەوەش تاوانێکی گەورەیە ئەوەش خوای گەورە بە شێوازی کە محاسبەیەکە المهمەوەیە ئەو برایەکە بڕیارەدا کە گوناه نەکا غیبت نەکا خراپکاری نەکا فەسادی نەکا شتی گران نەفرۆشێ ئیشێکی زۆر جوانەکە بەڵام لەو کاتا کە ئەگۆڕێ بەڕاستی ئەوە ئیشێکی زۆر خراپە بکە ئەتوانم بڵێم خیانەت بەرامبەر هەموو ئەو عهد و پەیمانانەی کە بە پێغەمبەران هاتون لە حەزەتی ئادەم و تاکو پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم ئەو عهد و پەیمانەی هەڵەوەشێنەوەتانێ و تاوانێکی زۆر گەورەیە یەکێکە لەو تاوانانەی کە لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ بەڕاستی جەریمەیە تاوانە تێکدانی ئەرز و ئاسمانە ئەو کەسێکەوە ئەهدا و پەیمانە بەخوای گەورە و لە دوایە هەڵی ئەوەشێنێتەوە. My Lord, my sins are like the highest mountain. My good deeds are very few. They're like a small pebble. I turn to you, my heart full of shame. ئێمە بەرداوامین لە ناو بازاڕین و بەرداوامین لە بەرنامەکەمان لە مانگی ڕەمەزانین بەڵام دوای ناوبڕەکە گەڕێنە وڵاتان دوور مەکەونەوە لەگەڵمان هەبن. جارێکتر سڵاوتان لەبێت ئێمە بەرداوامین لە مانگی ڕەمەزانی پیرۆزین ئێوەش لەگەڵمان هەبن. پرسیاری دووەمان لەسەر ئەوەیە ئایا ئەو گرانی کە لە ناو بازاڕە ئێستا هەیە و بۆتە پرسیارێک لای خەڵک و ویسعاتکردنی گیرفانی خەڵک ئایا بەبوونی مانگی ڕەمەزانەوەیە یاخود ئەوە خەڵک خۆی تاوانبارە لەوەی کە بەلێشەوە چێتە ناو بازار بۆیە شتەکانی ئەوە گران کردووە. دوو ڕای جیاوازەیە لەم بەرنامەیە کاسبکارەکانیش لەگەڵ هاوڵاتیانە. سڵاوتان لێبێ خاڵێکیان باشین مریشکی کوێی بە چەند بووە مریشکی فرێشوە بە 4000 بووە کەڵێک گران بووە بڵێ وڵای دەواجین گران بووە خەتای دەواجینیش نییە فەسڵەکە هاوینە ئێستا هەلاکوشتیان زۆرە لە دەواجینەکان ئەتوانیش تووشی زەرە بێن بڵێن 10,000 مریشک تێیەکەن لە دەواجن 5,000 ێمێنێتەوە بۆ بیزەبل لە مانگی ڕەمەزانە ئەم شتە گران بوو نا علاقی بە ڕەمەزانەوە نییە پێش ڕەمەزانی شەروە بۆ دوای ڕەمەزانی شەروە بێ هەتا دوای مانگینەوە دوای مانگینەوە مریشک دابەزێتەوە. والله شت زۆر گران بووە من شتم کڕیوە بە 2500 ئێستا ئەڵێ بە 5,000 لەبەری کە لە ڕەمانی ڕەمەزانین والله ئیتر خۆی ویژدانی خۆی حەزناکی خەتای خۆشمانی تیایان بە لێ شاوڕۆکی ناو بازاڕوانیش گرانی بەس من تەجروبەیەکم وەرگرتووە لە ڕەمەزانە نایم یعنی پێش ڕەمەزان نایم زۆر مانگی پێش ڕەمەزان شتەکان حازر دەکەمەوە. مریشکی زین و تەفرۆشتۆ زین و دوکانی خوارەوە هەمانە چەند کیلو 5,000 بۆچی وا گران بووە خۆی بڵێن فەستەکە دەورە بینێ و دومیشە مناسبەتەکان دەورە بینێ مناسبەی بە ڕەمەزان. بۆچی دوکانارەکان استغلال لێواکەن کە هاوڵاتیان پێویستیان بە خواردن لەمان ڕەمەزانە ڕەنگە خەتای خۆشیان تیا بێ کە بە لێشاوێنە ناو بازار شتەکڕن نا خەتای دوکاناری تیان نیە لە قاعەکان بۆ بە 4.5 لە بازار 5,000 بۆچی ئەوان کردوانە بە 4 ئیتر خۆیان نەزان پرسیار لە خۆیان کرد ئەوە لەتانە پرسیون بۆ هەفتەیە پێش ئێستا یان 2 هەفتە پێش ئێستا پێش مانگی ڕەمەزان مریشک نرخێکی هەرزانیە بۆ 3.5 هەبووە ناو بازاریان 4 هەبووە ئێستا 2,000 زەی کردووە کەمیت دەورە بینە کەمیت مەسەر خەڵک ئەڵێمان ڕەمەزانمانی خێری و بەرەکەتە کە چیوە تا شت لەسەر خەڵک گرانەکە ئەخر دەیەوە خەتای خەڵکی تیانە ئەبێ حکومەت ئیدارەی بە لەوەیانە ئەوە نژدیشی قایمخام ئێتە ناو سلیمانی ئێتە ناو بازاڕەکانەوە قایمخامێت سلیمانی لەسەر نرخەکان ئێستا بینیشمان مەسەر نرخەکان گۆڕاون وانە ناوە ڕۆژانە بڵێ سالکە فەرقۆی بەرز و نزمەکات ئەوەیە بەسەکنانی ئەوە نێ تازەکراوێت ئەوەیە کە مانگی ڕەمەزان دەست پێکرۆ خەڵک پێویستی بە خواردن تقریبان تاسیراتی هەیە مانگی ڕەمەزان خەڵک بە بڵێن پەلاماری شتەیە شتەکڕێ بۆ ڕەمەزان و دووەمیشیان کەمیت دەورە بینێ کەمیت دەورە بینێت هەتا شت کەم بێ تەڵەبی زۆر بێ کەمە بێ ئەوە گرانە بێت تاکو و تەڵەب کەم بێ و شت زۆر بێ ئەوە تەڵەن عەرز و تەڵەبە جان ڕخنێکتان هەبوو ئالێ لەو چاڵەوانە بەڵێ جان هیواداری ئەو چاڵەشتان بۆ چاکری هیواداری ئەوە شت هەرزان زۆر سپاسێک کاکەڕان جان مەمنون بۆ بەرنامەکەتان. حەزناکی ئەم لێشاوی ئێمە جۆرێک لەوەی دروست کردو کە باڵین دوکاندارەکان و یاخو بازرگانەکان نرخی شتومەکیان زیاتر بەرز کردو لەبەری کە خەتای خۆشمان بە لێشاوی ناوازە واللهی زانی چۆنە کاک بەڵێ ڕۆڵا زۆر شت گران بووە نازانم بۆ ئەکەن یعنی بۆ
بەس لەبەر ئەوەی کە خەڵک لەبەر ئەوەی کە مانگی ڕەمەزانە ئەبێ وەنیە بیری خوای هەبێت لە ئێمەنیە لە داواژین گران بووە ئەوان بۆچی بەرزیان پێتان نەوتم بۆچی بەرزیەکەنەوە نازانی بۆ حەقی خۆیانە لەبەرەوەی من بڵم 5 مانگە 6 مانگ سەحاب داواژین زەرەر دەکات چی کرد زەرەری واقع سعرەکەی هیچ نەبوو بووی ئەو مریشکیا بە 3000 بڵێ نەداش ڕەمەزانەوە مشتەوەیە چووکە خەڵک حەز دەکات حەزی لە خواردنە شتەکڕێت بەڵە خەڵک گرانی کردووە هەستەکەی ئەوەیە دەکەم خەڵک گرانی کردووە خەڵک گرانی کردووە ئازانی بۆچی خەڵک گرانی کردووە لە شایەتە بازارەوە هەر ئەڵێ بەس ڕەمەزانان شتا خوڕێت دوای ڕەمەزان شت ناخورێت خەتای خۆت نییە تۆ شتی ڕۆژانت پێویستایی ئەتەوێ بیکڕی بەڵام دوکانارەکان سعرەکەنە سەری لیژنی قایمقامەتی سلەیمانیش قەرارێکی دەرکردووە گەڕێ بەناو بازارە بۆ ێگە هەر دوکانارێک خو شتێک کە گران بووی لێ پیشی لێسێت ئێمە خۆشحاڵ کە شتەکە هەرێ ئێمە خۆشحاڵە بین هیچ پەیوەندیەکی نا بڵێن بەدەوا جینی شەوەیە نە بە بازاری شەوەیە بە فەسڵەکە وایە ئەتەرەوە داوی نامریش گرانە لە هاوینە عادەتەن لە مانگی تر تقریبان لە مانگی حوتەوە لە مانگی 6ەوە 56 تا 58 تا 9 ئاوایە لیمۆ تەماتەوانە گران نەبووە ناوەڵاکوا گران بوو شەڵا گران بە بەس گران نەبوو شەڵا گران بووە بۆچی گران بووە چیە کورە خەڵگەڵی هەر لە ڕەمەزان هەشتەخوایت لە کەتی قەشتت ناخورێ یعنی ساڵ دوانزەمانڵی خەڵکی چی نەخواتێ یانزە مانگە بەدەم مانگەشتەخوا چی خەڵک وا بیرەکاتەوە وەڵڵاهی نازانم کابرا لە جاتیەوەی کە کیلویە بکڕێت 2 کیلو بکڕێت سوارە کڕێت نازانم ئەم سەبەبەکە چییە ئەوەشە کە بازار شتی گران وەڵڵاهی قەت شت گران نەبووە تا مریشێک بە 5000 وان شت کوا گران ئەماتە 2 کیلۆنیە بازار پولەکە و بانجان دوان بازار نەهاڵانەوە تەماتە هەر وەکو ڕۆژان وایە نەبووە ناوە بۆچی هێشتەیە گران بۆ لەمانی ڕەمەزانە وەڵڵی ئەوە ئارەزوی خۆیانە بڵێم بۆچی وەڵا بە بۆنێ کە خەڵک ڕۆکات ناو بازار و قەڵەباڵغی خەڵکەکەیە هەتا بۆ کرشتی باش بێ بە خەڵک خێرە کەستەکەی ڕەمەزان ئەبێت بە پاڵنەرێک بۆ تۆ کە تۆ بۆ نمونە ئیشەکەی خۆ بە ڕێک پێکتر ئێستا گەشتیش گرامێ بەدەست ئێمە نییە ماشەڵا سەلانەیە گەر چاو لە بازار بێ لە چاو ڕۆژانە دوو ئەو نێ خەڵکی تیان ئەشەنابیلا خەڵک خۆی شت گرانەکە خەڵک خۆیەتی ئەرەوەڵا 16000 ئەوسا حەبازاریش بووێت ئەوسا بە حەبازار بوو ئێساکە لەمەیان گرانتر بووە بەس لە بازار ڕاگرانتر نەبوو بەرق بە 5 بوو ئەمڕۆ بە 6 ڕۆبعەکەم و بە 6000 تێگەی بەس قەسا بەرەرزانی نەکرد هەر بە 16 وەڵا زۆر دوکان شتەکانیان گران کردووە هەنێکشی باشە خۆی وایە مانگی تایبەتە زۆر کەس بڵێن شتەگڕێ و هەموو ئامادەکاریێکا بۆ مانگە بەڵام تۆش ئەکرێ ئیتر دوکاندارەکان هەرەوەنەی لەو مانگای شتەکان گرانکەن ئەوش گوناحە بۆ خۆی خەڵکێکی ئەڵێ لە ناو بازار شت گران بووە دوکانارەکان شەڵەن لەبەری کە خەڵک خەتای خۆیەتی بەلەشایەتە ناو بازار وازان بەس لە مانگ ڕەمەزانە شتە ئەخورێت وەڵای ئەو قسەیەش یعنی بڵێم لە سانەوەی ڕاستە یعنی سە بڵێن ڕۆژێک مناسەباتە بڵێ 2 ڕۆژ پێشەوە ئەزانە کە مناسەباتە ئیلا و بیللا هەر ئەو ڕۆژەی ئەو سعاتە ئەو تاقە یەوە بازار کە بڵێ مناسەباتە و ڕسکەکە ئەگڕێ ئیتر ئەویش نییە کە هوجومەکە بە هەوەسی خۆی جوان و ناشرینیاتێ بەس و ئەگەر ڕۆژێ پێشەوە بڕێ بۆ ڕسکێ بە هەوەسی خۆ توانی شتێ بەریتەوە بە دڵی خۆ من خۆی وجدان دوو جۆرە مستەتیل و باریسەیە زەمیری منێ قەمەگرێ ئەگەر بێت و شتێک زیافرۆش خۆی قەمەگرێ ئەڵەن لەمان ڕەمەزانە خەڵک لە باڵین لە بوختان لە فێڵ لە بابلین نەعەدالەتی دوورەکەوێتەوە بەڵام لە دوای کاتێکا بێت دوورکەویتەوە بەڵێ گریان لەوە هەیە کە نەک ئەم خواردنەی تۆ میوەشتی تۆ ئەڵەن بە عام بازار بەگشتی بازار ڕووی لە گرانی بۆ لەمان ڕەمەزان ئەوە هەلپەرستە دەوڵەمەنگەکان و بازرگانەکان گرانیەکەن بەڵکو لە مفرەتەوە نییە بۆ نمونە منە چما ئەلوە لەگەڵ ئەڵێن ڕەمەزانە ئەو ترێی پێش ڕەمەزان یاوێنە بە من بە یەک ئەو ڕۆژە ئەڵێ بە دوونی و منیش هیچ مەجالێکم نییە کاسبیکە مەجبورم بیکڕم بە دوونی و ئینجارە ئەبێ برێن بەسێ بە کرێسیارە و مشتێکەوە بێ برەی بەسێ ئاوایە ئەوە لەوێەوە دەست پێکە ئەگەر جوملەکە بگرن ئیتر دەست پێ ناکە بەڕاستی فەرقێکێتە بازارەوە بەڕاستی لە مانگی ڕەمەزانە ئێستا لە مانگی ڕەمەزانە بۆ نمونە ئەگەر چیلۆیە میوە بە 2000 بێسەرەکەی لە مانگەکانە بۆ بە 3000 بەڕاستی فەقیر و هەژار دەرفەتی ئەوەی نییە کە 3000 با بە چیلۆیە میوە بۆ نمونە یا چیلۆیە گۆشت بخوا بە 16000 بە 7000 ئیتر ئی واژەیە بە دەردی کابراوتی چەند توجارێک و چەند بازرگانێکەیە لە مانگی ڕەمەزانە ئەو هەلا خۆزنەوە Oh my Lord, my
sins are like the highest. برای بەڕێز مشتی خراپی شەڵا نام بە هیچ کەسێک هیچ برای بەڕێزێک دا مەشتی جوان و پاک و کوفت و جوانم هەیە اینجا لە سعری خۆشیان لێفرۆشم خورمایە تا خورمایە لامە ئەیەن بە پێش من هێن بە 400 بەڵێ داوای لێ یەکەم لەو برایانە لەو خۆشخانەم لەو کەسانم لەو برا گەنجانم لەو برا هاوڕێ و دۆستانم ئەو ئاهد و پەیمانانەی کە ئەیدەن بەخوای گەورە لە مانگی ڕەمەزانە لە دوای ڕەمەزانیش ئیلتیزامیان هەبێ بەخوای گەورە بە ئەخلاقی جوانە بە ڕۆشتی جوانە ئەو برایەش ئەو کاتێککە بڕیارەدا گوناهەکە خوای گەورە پێغەمبەر لەسەر زمانی پێغەمبەری خوا فەرمێ سەڵاسم لەو کاتە ئەو ئینسانە ئەو گوناهەیە کاتەنان ئەگەر فرێدانی پستێکیش بێ کە تۆ تۆبەت کرد بۆ هەر بۆ ماوانکە بێ بەتایبەت کە تۆ کە وعدیە نەدرۆ بکەی کە ڕۆژوو کرد بڕیاریە نەدرۆ بکەی نەبوختان بکەین واز لە هەموو شتێک بین یعنی ئەو شتێ لە مێشمانەوە بێ خراپێک ژەمێ لە مانگی ڕەمەزانە ئەنجامی دێ خانە عەڵێ پەردەی فەن و فێڵە بێ هەر بدڕێ بە فێڵمان خواردن ئاخری ئەبڕێ ڕاستی بگرە پێش تا بەرز بێپایەت قەت نابڕێتەوە سوود و سەرمایە ئەیشەڵڵا کە خەم مانگی ڕەمەزانە خوات کەسێکی خستە سەرڕێ ڕاست ئەیشەڵڵا هەروە بڕوات the highest mountain. My good deeds are very few. They're like a small pebble. ئێستا یەکەم ڕۆژی ڕەمەزانە بەیوای ئەوەی کەم ڕەمەزانێکی پڕ خۆشی و پڕ بەرەکەت بێ بۆ مولایەک تا بەرنامەی داهاتوو بەخوای گەورەتان سپێرم کاتێک شاد یەکتری بینەوە خواتان لەگەڵ